ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گەورەیە، دەبێت تەواوی کاهنانی مەعبەدەکان بانکەین. چاوەڕوانیان لێمان هەیە کە بتوانین بەش بە حاڵی خۆمان لە جەنابی ئیمپراتور بە شان و شکوتابێتەوە پێشوازی بکەین. بەڵێ پێشنیار دەکەم عود و بخۆر لە ئاور بکەین و فەرمان بدەین تا تەواوی مەشغەڵەکان هەڵکەن. جلوبەرگتان لەبیر نەچێ، دەبێ بڵین کە جلوبەرگی ڕسمی لەبەرکەن، تەواوی کاهینەکان لەبەر مەعبەدەکاندا بەرزڕاوەسن تا کاروان ئیمپراتوری تێپەڕێ. هەڵبەت دەبێ پێکەری ئاپۆلۆنیش بە گوڵ بڕازێنینەوە، هەروەها بەردەرکەی مەعبەدەکان و بەرپێی ئیمپراتور دەبێت گوڵباران بکرێ. من دەترسم جەنابی ماکسیمیلیان، ڕۆیشتنی ئیمپراتور بۆی چارە هاوڕێ لەگەڵ خێر نەبووە. هەموو کات نابمارەک و دزێو بووە. هەرچی خوددا بیەوێ هەرەوە دەبێ. گالوس؟ بەڵێ. بڕۆ دروشکەکە ئامادەکە. بە چاوان. من لەم تابلۆیش دەترسم. ئەوە لێرە لابن. دیسانیش خەونگەلی ئاڕۆزت دیوە؟ ئەرێ، دیتم کە مردووم، بەڵام ئەم تابلۆیە زیندووە. من لە ناو ئەم تابلۆوە بە زیندویی هاتمە دەرێ. تۆ واقوڤڕ مابووی کە بە من بڕواکەی یا بە تابلۆوەکە. وە پاشان دیتم کە ئەم تابلۆوە هی دایکی منە، یانی من ببوومە دایکی خۆم. زۆر باشە، زۆر باشە. من ئەم تابلۆیە لێرە لادەبم وە لە جگایەکی دادەنم کە تەنیا خۆم بیبینم، نە کەسی دیکە. خاتونی من، هەموو بۆ ڕۆیشتن ئامادەن. پەلە بکەن. خاوەنشکۆ لەکوێن؟ لە کتێبخانەن. بڕۆ بۆ لای. بانگیان دەکەم. خاوەنشکۆ؟ 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 گالوس، تۆ لەرە چیەکەی؟ خاوەنشکۆ، ئێرە کوێیە؟ من بەم ڕەهۆڵم دەزانی، بەڵام سەبارەت بەم زاخەگەلە هیچێکم نازانی. دیسانیش بە هەر هیچ نەزانی، تەنیا خۆت بیزانە. ئێرە خەڵوەتگای منە، بڕێشتی بە بایەخ وەکو ئەم لەوحە و ئەم ئینجیلە لێرەدا ڕادەگرم. تۆ لەگەڵ کەس باسی ئێرە مەکە، تەنیا لە کاتی مەترسیدا بە ناوی حەشارگە لێرە کەڵک وەرگرن.
ڕاستەخینەیەکە تەنانەت لە تاریکیدا لە وتنی دەترسان ڕۆژێ لە ڕووناکی ڕۆژدا دەیبیسن و ئیمانێک کە لە سوچی ماڵەکاندا فێری ئەو ببوون ڕۆژێک دەگا لە سەربانەکان هاواری دەکەن. چۆن خاوەنشکۆ چۆن؟ آخر چۆن خاوەنشکۆ؟ منیش نازانم، بەڵام تەنیا ئەوەتمەمەیە کە ڕۆژێ ئەم قسەیە بێتە دی. نسخەیەک لە ئینجیلی پیرۆز کە بایەدگار لەو پیرە خاوەن بیرە بۆم ماوەتەوە. ڕاستی تۆ لەبەر چی هاتی ئێرە؟ من دەرکاوەڵە بوو منیش هاتم. مەبەستم ئەوە نییە. چ کارێکت بە من بوو؟ بەڵێ جەنابی دەقیانوس هاوڕێ لەگەڵ گەورەکانی شار و ئەفسەرانی پایە بەرز بۆ پێشواز لە ئیمپراتۆر ئادریانوس خۆیان ئامادە دەکەن. پەلەکەن ئێوەش دەبێ بڕۆن. دەزانم سەرەڕای مەیلی خۆم دەبێت لەم ئاهەنگەدا بەشداری بکەم. خاوەنشکۆ ئادونیا لەسەر ڕێگای پێشواز لە ئیمپراتۆر لە خاچ دراوە. ئاگاتان لە خۆتان بێت. دەقیانوس و ژولیوس چاویان لە ئێوەیە. بەم زوانە چاوانی ئەوان ڕووداوگەلێکی سەیر و سەمەرە دەبینێت کە هیچ کات بڕوای پێ ناکەن. بە یاری خودای گەورە دەبێت کارتەوا بکەین. خاوەنشکۆ من دەترسم چ شتێک دەیوێ بقەومێ. چ ڕووداوێک لە پێشدایە. من دەترسم.